گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیوی. هیوادارم کە لە هەر کوێیەکی ئەم گۆی زەویەن ساغ و سڵامت بن و تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. خۆشەویستان، جارێکی تر و بە بەرنمەیەکی تر لە ئەڵقە بەرنامەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بووینەتەوە میوانی ماڵەکانتان. هەروەک ڕوون و ئاشکرایە بەگشتی حکوومەتە ئایدۆلۆژیکەکان ناتوانن پەیوەندیەکی باشیان لەگەڵ زانستگادا هەبێ. زانست لە ناخی خۆیدا ڕەخنە و پرسیار لەگەڵ خۆی دێنێتە گۆڕ و هیچ هێڵێکی سوور لە ئاراستەکردنی پرسیار بە فەرمی ناناسێت و ئەمەی شتێکە کە دەسەڵاتدارانی ئەو جۆرە نزامە ناتوانن قبوڵیکەن. لە ڕوانگەی زۆریەک لە بەرپرسانی حکوومەتی ئیسلامی زانستگا خۆی لە خۆیدا مەترسیدارە و هەڕەشەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتەکەیان، بەڵام هەلومەرجەکە جۆرێکە کە بۆیان ناکرێت زانستگاکان دابخن. لەم ماوەیەدا کە ڕوحانی هاتووەتە سەرکار، زۆر یەک بەناو چاوەدێران و شرۆفەکارانی سیاسی ناوەندگەرە بە بیانۆی مەترسی هاتنە سەرکاری ئەحمەدی نژادێکی تر گوایە لەگەڵ یەکتر کێبەرکەی خوش و کە پێشچوونیان داناوە و هەوڵ ئەدەن هەموو بڕیارەکانی ڕوحانی، تەنانەت هەڵوێستی سەبارەت بە نەبوونی ڕۆژنامەنووسی زیندانی لە ئێراندا و پێشتر و لە کاتی تازە هاتنە سەرکاریشیدا لە کاتی هەڵبژاردننی وەزیرگەلێک وەکو ڕەحمانی فەزلی و پور محەممەدی و کەسانی تر کە دەستیان هەبووە لە کوشتاری خەڵک و چالاکانی سیاسی پاساو بدەن. بەڵام لە حکوومەتی ئیسلامی ئێراندا سەرۆک کۆمار تەنیا بەڕێوەبەری بڕیارەکانی نظامێکی ئایدۆلۆژیەکی ئاینیە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ زانستگا و خوێندکاراندا و هەروەها هەروەک ڕۆژانە لە هەواڵەکاندا ئاماژەی پێدەکرێت گوشار بۆ سەر چالاکانی کورد، بەلوچ، تورک و عەرەب و کرانەوەی بەرتەسک و کنتڕۆڵکراوی زانستگاکانی پارێزگاکانی ناوەندی لە ئێران لەوانە تاران، ئەسفەهان و شیراز دەرخەری سیاسەتی نوێی حکوومەت و دەوڵەتی ڕوحانیە. دیارەکە حکوومەت بەو شێوەیە دەیەوێت ناکۆکیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری و بزوتنەوەی خوێندکاری کوردستان بەتایبەت لە ناوچەکانی ناوەندی ئێران دروست بکات و بەم شێوەیە دووبەرەکایەتی دەنێتەوە. چالاکانی خوێندکاری کورد دەبێت لەو بابەتەوە زۆر وشیار بن، چونکو ئەو سیاسەتە لە هەردوو بزوتنەوەکە خەسار دەگەیەنێت و لە ئاکامدا ئەو حکوومەت و نظامە لەو دووبەرەکایەتیە سوود وەردەگرێت. حکوومەت تاکو ئێستا هەر لەو شێوەیە لە بەرانبەر حیزب و بزوتنەوەکانی تریشدا کەڵکی وەرگرتووە و خوێندکارانی کورد دەتوانن لە ئاراستەی ڕەوشنگەری چالاکانی تری خوێندکاری لە ئێران لەو بابەتەوە هەوڵ بدەن. نابێ بخڵەتێن، کرانەوەی زۆر بەرتەسکی کەشی چالاکی بۆ خوێندکاران لە زانستگاکانی ناوچە ناوەندیەکانی ئێران تەنیا بە مەبەستی پشتیوانی خوێندکاران و توێژی خوێندەوار لە دەوڵەتی ڕۆحانی و لە نێهایەتدا بەدەستهێنانی دەنگ بۆ دەورەی دووەمی سەرۆککۆماری لەلایەن ناوبراوەوە. هەر بەم بۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ پرسی پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری و خوێندکاری کورد.
لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتەوە چەند پرسیارێک ئاراستەی دەکەین. بەڵام وەک نەریتی بەرنامەکە سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان و خوێندکارانی کوردەوە دەبینین و دەگەڕێنەوە لاتان. پشتیوانی خوێندکارانی کورد و ئازادی خوازان لە خۆڕاگری شاری کۆبانێ. خوێندکارانی زانستگای بۆ عەلی هەمەدان و چالاکانی خوێندکاری زانستگای شیراز و خوێندکارانی زانستگای کوردستان پشتیوانی خۆیان لە خۆڕاگری شاری کۆبانێ دەربڕی. لە ڕۆژەکانی چوارشەمە و پێنجشەمەی هەفتەی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی بۆ عەلی هەمەدان و زانستگای شیراز بە مەبەستی پشتیوانیکردن لە خۆڕاگری شاری کۆبانێ لە بەرامبەر هێرشی داعش لە حەوشەی زانستگا کۆبوونەوە و دروشمی نابۆ شەڕ نابۆ توندوتیژی و کۆبانێ تەنیانیەیان بەرز کردەوە. لە زانستگای بۆ عەلی ڕاگەیەندراوێک سەبارەت بە خۆڕاگری شاری کۆبانێ و مەحکومکردنی جنایەتەکانی داعش خوێندرایەوە. هەروەها لە زانستگای کوردستان بە مەبەستی پشتیوانی لە خۆڕاگری شاری کۆبانێ بۆنەیەک لە ژێر ناوی کۆبانێ تەنیانیە بەڕێوەچوو. هەروەها لە شاری سەردەشت خوێندکارێکی قۆناغی دکتۆرا لە بواری زانستی سیاسی بە ناوی سیروان ساڵحزادە لە کاتی خۆپیشاندان بە دژی داعش لە شاری سەردەشت لەلایەن هێزە ئەمنیەتیەکان دەست بەسەر کرا و تا ئێستا ئازاد نەکراوە. پۆلێک لە خوێندکارانی کورد و چەپی زانکۆی تەورێز ماندەگرن. پۆلێک لە خوێندکارانی زانکۆی تەورێز ڕایانگەاند کە لەمڕۆوە بۆ ماوەی 3 ڕۆژ لە بەرامبەر بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەیی لە هەمبەرگە مارودان و کشتوبڕی خەڵکی کۆبانێ ماندەگرن. خوێندکارانی زانکۆی تەورێز بە دروشمی تارماییەک خەریکە باڵ بەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکێشێت ئاماژە بە ئەزموونی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان و شوراکانی شار دەکەن کە بە گوتەی ئەوان بۆ ژیانێکی هاوبەشیانە و ئاشتی خوازانە بەدی هاتوون و ڕایدەگەێنن کەچی وڵاتانی ڕۆژاوا بۆ پەلاویشتن و دەستدرێژکردنە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەتە هۆکاری دروستبوونی گروپی تەرۆریستی وەکو داعش. مانگرتووەکانی زانکۆی تەورێز کە زۆربیان لە خوێندکارە کورد و چەپەکانی باقی نەتەوەکانی ئێرانن ئاماژە بە وەحشیگەری داعش دەکەن کە بۆتە هۆی مەرگی هەزاران کەس و ئاوارەی ملیۆنانی دیکە. لێدوانەکەی ئەو خوێندکارانە کە بە 4 زمانی کوردی، ئینگلیزی، فارسی و ئازەری بۆ ڕای گشتی ڕەوانەکراوە، هەروەها باز لە بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی دەکات لە ئاست تێرشی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ و دەڵێ ئەمڕۆ ڕاستپاردە و ئەرکی ئینسانی هەر کامە لە ئێمە بەرگری و داکۆکی بێ ئەملاولا و پشتیوانی لەگەڵ خەڵکی بێپەنای کۆبانیە. خوێندکاران ڕایشی دەگەن کە لە 15 ڕەزبەرەوە تا ڕۆژی هەینی 18 ڕەزبەر مان لە خواردن دەگرن. دەقی ئەم لێدوانە هەروەها ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی چەند سەد کەسیدا لە بەرامبەر کۆلیژی زانستە مرۆییەکانی زانکۆی تەورێز خوێنرایەوە. کۆبوونەوەی ناڕزایی خوێندکارانی زانستگای تاران هاوکات لەگەڵ سەردانی حەسەن ڕۆحانی لەو زانستگایە. کۆمەڵێک لە خوێندکاران هاوکات لەگەڵ وتاربێژی حەسەن ڕۆحانی لە زانستگای تاران کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. کۆمەڵێک لە خوێندکارانی زانستگای تاران بە بەرزکردنەوەی پلاکارتایەک کاڵگری پەیامی سیاسی و ویستی خوێندکاری بوون هاوکات لەگەڵ وتاربێژی حەسەن ڕۆحانی بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ناڕزایەتی خۆیان دەربڕی. خوێندکاران ناڕزایەتی خۆیان بە بورسیەی نایاسایی کە سوکاری بەرپرسانی حکوومەت دەربڕی و خوازیاری بەدواداچوونی ئەم دۆسیە بوون. پلاکاردی خوێندکارە ناڕازیەکان هەڵگری ئەو پەیامانە بوون: زانستگا زیندووە، بورسیەی نایاسایی بوەستێنن، سربەخۆیی زانستگا بە فەرمی بناسن، هیوا بە داهاتوو ئاشکراترین ویستی ئێمەیە. خوێندکارێکی کوردی خەڵکی شاری مەریوان کە لە ڕۆژانی ڕابردوو بۆ زیندانی ئەو شارە گوازرابوویەوە لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی دادگای ئینقلابی حکوومەتی ئیسلامیەوە بڕیاری دانانی بارمتەی بۆ دەرکرا. بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵدەری کۆرتپا، فەرهاد شەفیعزادە تەمەن 28 ساڵ و خوێندکاری زانکۆی تەورێز کە ڕێکەوتی 20 خەرمانانی ئەمساڵ دەست بەسەر کرابوو پاش نزیک بە 1 مانگ دەستبەسەری بە دانانی 100 ملیۆن تمەن بارمتە بڕیاری ئازادکردنی دراوە. هەتا ئێستا هۆکاری دەستبەسەرکرانی فەرهاد شەفیعزادە و
ئەو تۆمەتانەی کە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دراونەتە پاڵی ڕوون نەبووەتەوە. فەرهاد شەفێزادە کە ڕێکەوتی دێ ڕەزبەر و پاش 20 ڕۆژ لە پێچینەوە بۆ زیندانی مەریوان گوازرابوویەوە بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە قازی بازپۆرس بە شێوەی کاتی بڕیاری ئازادکردنی دراوە. هەتا ئێستا هۆکاری دەست بەسەرکردنی فەرهاد شەفێزادە و ئەو تۆمەتانەی کە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دراونەتە پاڵی ڕوون نەبووەتەوە و هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵەش ناوبراو لە دەست بەسەریدا ماوەتەوە. هێزە ئیتلاعاتیەکانی حکوومەتی ئیسلامی فەرهاد شەفێزادەیان لە ڕێگەی تەلەفۆنی یەکێک لە هاوڕێکانیەوە بان کردبوویە بەر دەرگای ماڵی خۆیان و دەست بەجێ دەست بەسەریان کردبوو. ئەحمەد شەهید لە حوتەمین راپۆرتیدا سەبارەت بە پێشێلکاری مافی مرۆڤ لە حکوومەتی ئیسلامی ئێراندا ئاماژەی بە زیادبوونی حاڵەتی دەست بەسەرکردنی سەرڕۆیانەی هاوڵاتیان و بانگهێشتی چالاکانی مافی مرۆڤ لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە کردبوو. لە ماوەی یەک مانگی ڕابردوو پتر لە 20 چالاکی ئینتەرنەتی دەست بەسەر کراون. هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی یەک مانگی ڕابردوودا زیاتر لە 20 کەس لە لاوان و چالاکانی ئینتەرنەتی دەست بەسەر کردووە. ئەو هێزانە بەتوندی هەوڵیان داوە کە ئەو بابەتە شاراوە بمێنێتەوە. بە پێی هەواڵی نیسان نیوز زۆربەی ئەو کەسانەی کە لە مانگی خەرمانانی ئەمساڵ دەست بەسەر کراون لە گرتوخانە ئەمنیەتیەکانی سوپای پاسداراندا بەسەر دەبن. بە پێی ئەو هەواڵە سەرجەم دەست بەسەرکراوان بە تاوانی چالاکیکردنی ئینتەرنەتی بە دژی حکوومەتی ئیسلامی و بێڕێزیکردن بە مقەدەسات لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆمەتبار کراون. زۆربەی دەست بەسەرکراوان پاش چەند ڕۆژ بەسەربردن لە زیندانەکانی شاری نیشتەجێبوونیان گوازراونەتەوە بۆ زیندانی ئێڤین لە تاران. جێگەی باسە زۆرینەی ئەو دەست بەسەرکراوانە لە لاوانی خوێندکارن و هێزە ئەمنیەتیەکان بە هێرش بردنە سەر ژوورەکانیان لە کاژمێر 12 شەو بەولاوە دەست بەسەریان کردوون. سێ خوێندکاری کچ لە خابگای زانستگای پەیامنووری ماکۆ دەرکران. سێ خوێندکاری کچی زانستگای پەیامنووری ماکۆ بەهۆی بەدحیجابی لە خابگای ئەو زانستگایە دەرکران. بە پێی هەواڵی نیسان نیوز ڕۆژی پێنجشەممە هەفتەی ڕەسبەر سێ خوێندکاری کچی زانستگای پەیامنووری ماکۆ بۆ ناوەندی معاونەتی خوێندکاری بان کراون و پێیان ڕاگەیاندون بەهۆی بەدحیجابی بۆیان نییە کەڵک لە خابگای ئەو زانستگایە وەرگرن و یەک حوتیان مۆڵەت داون تا ژوورەکانیان ڕادستی بەڕێوەبەرایەتی خابگا بکەنەوە. بەرپرسانی زانستگا بەبێ نیشاندانی هیچ بەڵگەیەک بەو خوێندکارانیان ڕاگەیاندووە بەهۆی بەدحیجابی دەبێ خابگای ئەو زانستگایە جێبهێڵن. ئەو خوێندکارانە خەڵکی ناوچەی ئاراسن و بۆ درێژەدان بە خوێندن لە شاری ماکۆ ناچارن کەڵک لە خابگای زانستگا وەرگرن. بەهۆی زۆربوونی خوێندکاران بەرپرسانی زانستگا لە بیانوویەک دەگەڕێن تا خوێندکاران لە خابگا دەربکەن. جێگەی ئاماژەیە. پێشتریش کچە خوێندکارێکی کورد لە زانستگای پەیامنووری خۆی بەهۆی بەدحیجابی لە زانستگا دەرکرابوو. وەک یەکەم پرسیار لە میوانی بەرنامە ڕاوبۆچوونیان دەپرسین سەبارەت بە پەیوەندی نێوان چالاکی خوێندکارانی کورد و بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری. سەرەتا ڕێز و سلااو و خۆشەویستیم هەیە بۆ ئێوە و سەرجەم بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی. لە ڕاستیدا بزوتنەوەی خوێندکاری لە توولی ساڵیانی زۆر دوور و درێژ لە هەموو جیهان خاوەنی پێگە و جێگەی زۆر دیار و کاریگەر بووە لەسەر گۆڕانکاریەکانی جیهانی پێشکەوت و ناوچە و ئێرانیش. نەخشی پێشڕەوی بزوتنەوەی خوێندکاری لە شیکردنەوە و دیتن و تەشخیصی ڕێگای دروست بەو پێی کە ساحەبی بینیشێکی علمیتر و بەربڵاوترە هەر دیارە و تا دێژ بەرچاوتر دەبێت. بزوتنەوەی خوێندکاری لە ئێرانیش و بە تەبعی ئەوە کە کوردیش وە خوێندکاری کوردیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک بووە لە جوغرافیای سیاسی ئێران لە توولی 30 ساڵی ڕابردوودا دەوری زۆر باش و پێشڕەوانەی گێڕاوە. بەگشتی بزوتنەوەی خوێندکاری ڕێگە خۆشکەری سەرەکی و دەستپێشخەری گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە ئێران بوون لەو فاصلە زەمانیەی کە عەرزم کردن. بەشی هەرە زۆری ئەرکی ڕێکخستنی سەرهەڵدانە جەماوەریەکان بەجێ ڕژیمی پەهلەویان لە ئەستۆ بووە و دەوری سەرەکییان بووە
بۆ لە قاودانی نابەرابەری و سەرکوتکاریەکانی ئەو ڕژیمە و دواتریش هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی بەشێکی بەرچاوی ئەرکی ڕێکخستن و تەغزیەی نیروی بەرەنگاریان بووە بەجێ ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەو ڕژیمێکی ئێستا لە سەرکارە. ئەمە خوێندکاری کوردیش لە هەموو قۆناغانەدا دەگرێتەوە، هەم لە دژایەتی لەگەڵ ڕژیمی پهلەوی و هەم دواتریش بە درێژایی 35 ساڵ لە سەرکاربوونی کۆماری ئیسلامی وە دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی و کارکردن بۆ سازکردنی بەستەرێکی مناسبتر لە نێو ئاستی خوێندنگا و لە دەرەوەی خوێندنگا داواتە لە کۆمەلگادا و سەراستی کۆمەلگادا. دیارە بەپێی ئەوەی کە خوێندکار خۆی ساحەبی سنفێکی مشخصە و خواستی تایبەتی خۆی هەیە بۆ باشترکردنی وەزعی خوێندنگا و یاسا و ڕێسای خوێندنگاکان و بەرەو پێشبردننی ئاستی خوێندن، بەڵام لە هەمان کاتیشدا خوێندکار ناتوانێت خۆی بگوێرێ لە گۆڕانکاریەکانی کە لە فەزای کۆمەڵایەتی سیاسی کۆمەلگایەک ڕوودەدا. هەر بەو پێش تەبیعیە کە کاتێک لە جوغرافیای سیاسی و کۆمەڵایەتی مشخص و هاوبەشدا دەژی و باوەڕمەندی بە هاوچارە نووسی نێوان جەماوەری خەڵکی ئێران و خواستەکانیش هەیە کە لە سەرحی ئێراندا هەیە، لە زۆر جێگادا خواستەکان پێکەوە گرێ دەدرێنەوە و دەیان و سەدان نمونە بۆ ئەو مەبەستە لەبەردەستە و ئەمە خۆی لە خۆتدا نیشاندەری ڕەساڵەتی ڕاستەقینەی بزوتنەوەکە و خوێندکارە کە خۆی نابزێتەوە لە هیچ گۆڕانکاریەکی کە لە دەوروبەری ڕوودەدات. لەسەر پانتای جوغرافیای سیاسی و فەرهەنگی ئێران مەوزوعی زۆر ڕوودەدات کە پەیوەندی ڕاستە و خۆی بە چارەنووسی هەموو تاکێکەوەیە کە لە ئێراندا دەژی. ئەمە خۆی نەوعێک لە پەیوەندی ساز دەکا کە زەرورەتەن هاونەتەوەی بوون یا هاوزمان بوون تەنیا حەڵقەی لێکرێدراویان نییە. بۆیە پتەوترکردنی پەیوەندی خوێندکار لە نێو خوێندنگا بۆ کێشە سەراسەریەکان و بەرەنگاربوونەوەیان بەشێکە لە ئەرکی خوێندکار. ئەمەش بڵێم کە بزوتنەوە خوێندکاریەکان تەنیا نەبەسراونەتەوە بە وڵاتە دیکتاتۆرزەدا یا چۆن بڵم فرەنەتەوە، ئەمە بزوتنەوەیەکی جیهانیە کە عاملی گۆڕانکاری بەرچاو بووە لە وڵاتانی گەورەی جیهانی و ڕۆڵی تاریخیان بووە. دیارە لە ئێراندا و بۆ خوێندکاری کورد بە بڕوای من ئەمە دەبێت ئەولەویەت بەندیەک ببێت لە پەیوەندی لەگەڵ چۆنیەتی ڕابطە بەرقەرارکردن و پەیوەندی بەرقەرارکردن لەگەڵ باقی مۆزوعاتی خوێندنگاکان و ئەوە بە بڕوای من لە پێشدا خوێندکاری کورد دەبێت حەولی لەو دەورە زەمانیە کە ئێمە تێداین حەولی پتەوترکردنی پەیوەندی نێو خۆی ماڵی خوێندکاری کورد بدات و دواتر بە یەکگرتووی خوێندکاری کورد دەبێت حەول بدا لەگەڵ نەتەوە خوێندکاری نەتەوە بندەستەکانی ئێران و ئەوانە پەیوەندیەکی سڕپرتە سازکە کە بە بڕوای من هەتا ئێستاش نەگەیشتوتەوە ئاستەی پێویست و لە نهایەتیشدا هەوڵ بۆ جێڕانی نەخشی کاریگەر لەسەر پێکهاتنی بزوتنەوەیەکی قایمی بەرچاوڕوونی سەراسەری لەسەر ئاستی هەموو ئێراندا بدات کە توانێت بخۆی بزوتنەوەیەکی قایمی بەرچاوڕوون ساز بکە بۆ بتوانێت یارمەتی باقی بزوتنەوەکانی دیکە بدا لەسەر ئاستی ئێران و کوردستانیشدا. وەک پرسیاری دووەم لە بەڕێزیان، خوێندکارانی کورد لە ساڵانی ڕابردوو چەند هەوڵێکی هاوبەشیان لەگەڵ خوێندکارانی تورک و بەلوچ لە ڕۆژی جیهانی زمانی دایک بەڕێوە بردووە بە لەبەرچاوگرتن ئەو هەوڵانە ئەو هۆکارانەی کە پێویستی وەها هەوڵگەلێک زۆرتر دەکاتەوە چین. بەڵێ هەروەک دەزانن سەرڕای هەموو نابەرابەری و دیکتاتۆریەکی کە لە ڕژیمی حاکم بەسەر خەڵکی ئێراندا سەرپاوە لەلایەن ڕژیمی حاکمرا وە خوێندکاریش هەڵقڵاوی دڵی ئەو خەڵکە و ئەو کۆمەلگایە و لە داوێنی ئەو خەڵکە ڕاهاتووە تەبعیزاتی زیادە لە حەدی دەسەڵاتی حاکم بەسەر خەڵکی ئێراندا و سەرکردینەتەوەکانی دانیشتووی ئێران بەڕاستی لە چاو ئەو وەزعی کە لە سەراسەری ئێراندا هەیە دوو قات چەند قاتە و خوێندکاری نەتەوەکانی یانی سەر بە نەتەوەکان واتە خوێندکاری کورد تورک لۆر بەلوچ کە لەم نەتەوە ژێردەستانەرایە هەست بە زوڵمێکی زیاتر دەکات، هەست بە نابەرابەریەکی زیاتر و چەند قات دەکات بە نسبەت خۆیەوە کە واقعیشە ئەم هەست پێکردنە. هەر بۆیە
هەست بە هاوخەمی و هاوسۆزی و هاوسارەنووسیەکی زیاتر لە نێوانیاندا هەیە. بۆ نمونە هەروەک ئاماژتان پێکرد لەباری زمانیەوە هەموو نەتەوەکانی دانیشتووی ئێران تووشی قەیرانی جددی و سەرفی زمانین. خۆی ئەوە بۆ ئەوان زیاتر لە خەڵکی تر دەبێ، یعنی خوێندکاری نەتەوەکان زیاتر لە خەڵکی تر دەبێت لە پێشدا زمانێکی بیانی فێربن، جا دوای ئیمکانی خوێندنیان بۆ دەرەخسێجا لەسەر ئاستە جۆرا و جۆرەکان. ئەمە لەباری عیلمیشەوە ثابت کراوە کە تەسیری خراپی لەسەر خوێندن و ئاستی خوێندن هەیە. لە پاشان لەباری ڕۆکەیشەوە هەر کاریگەری زۆر نێگاتیڤ و خراپی دەبێت. هەروەک لە جوابی پرسیاری ئەوەڵدا عەرزم کردن، خوێندکار بەشێک لە سروشتی زاتیەتی کە ناتوانێت خۆی لە کێشەکانی کۆمەلگای خۆی بگوێرێ. دەبینێت کەستەمی مزاعەف بەسەر نەتەوەکەیدا هەیە و لە ئێرانیش چەند نەتەوەی ژێردەستن کە خۆی کێشەی مشتەرەکیان هەیە. هەروەک لە جوابی پرسیاری یەکەمیشدا گوتم خوێندکار بەشێک لە سروشتی زاتیەتی کە ناتوانێت خۆی لە کێشەکانی کۆمەلگای خۆی ببوێرێ. دەبینێت کەستەمی مزاعەف بەسەر نەتەوەکەیدا هەیە و لە ئێرانیش چەند نەتەوەی ژێردەستن کە خۆی کێشەی مشتەرەکە بۆ هەمووان و لە ڕاستیشدا تەنیا ڕێگا حەل هەر ئەوەیە کە هەموو نەتەوەکانی ئێران هاودەنگ دەبێت بە سیستەمی مەوجود ئێلامی مەوزع بکەن و هاوخەباتی خۆیان بۆ گەیشتن بە ئامانجە هاوباشەکان تەقویت بکەن. بۆ ئەو مەبەستە خوێندکاران ئەرکی سەرەکیانە کە لە سەفی پێشەوەی سازکردنی ئەم هاوخەباتی و هاودەنگیە بن. دیارە بە لە بەرچاوگرتنی درڕندەیی ڕژیم لە هەر ئاستێکدا کە بۆیان ممکن بێ بۆیان بلوێ بەڕاستی. سێهەمین و دواهەمین پرسیار لە میوانمان ئەوەیە کە پێشنیاری بەڕێزیان بۆ زۆرترکردنی پەیوەندی نێوان ئەو بزوتنەوانە چییە؟ هەروەک عەرزم کردن لێکگرێدانی خەباتی نێو هەموو نەتەوەکان، ڕێکخراوە سنفی، مەدەنی، سیاسی، فەرهەنگیەکانی نەتەوە جۆراوجۆرەکانی دانیشتووی ئێران تەنیا ڕێگا چارەسەرە. بۆ خوێندکاران بێجگە لە کێشە کۆمەڵایەتیەکانی دەرەوەی زانستگا و خوێندنگاکان، هاودەنگی و پتەوی نێو خوێندنگاکانش هەر پێویستیەکی سەرەکیە و حیاتیە بەڕاستی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ وەزعی مەوجود. خوێندکار چ کورد بێت، چ تورک بێت، چ فارس بێ و چ عەرەب نابێ بێ هەڵوێز بێ بەنسبەت خوێندکارانی تر و بەنسبەت ئیتفاقاتێکی کە بە خوێندکارانی تر دەکەوێت. نابێ بێ هەڵوێز بێ بەنسبەت بۆ نەخوێندکاریە جۆراوجۆرەکان، نابێ بێ هەڵوێز بێت بەنسبەت هەر ئیتفاقێکی چارەنووسازی کە لە ئێران ڕوودەدات. وروپاتکردنەوە و هەوڵبۆدان و تێکەڵکێشکردنی کێشە جۆراوجۆرەکانی کۆمەلگای ئێران و فەزای خوێندکاری بەهاوبەش و یەکدەنگبوون و بەرەنگاربوونەوەیان شەرتی ئەساسی سەرکەوتنی هەر بزوتنەوەیەکی سەراسەری نەتەوەی و سنفیە. لە ڕاستیشدا من پێم وایە ئەرکی مێژووی خوێندکاری هەموو نەتەوە بندەستەکانە و بەتایبەت کورد کە لەم کاتە هەستیارەی ناوچەکەدا و ئەو وەزعیەتەی کە ئێستا بەسەر کوردستان لە پارچەکانی دیکە و لە پارچە داگیرکراوەکانی دیکەدا هاتووە، هەرچی زیاتر و هەرچی بە هێز و توانای زیاترەوە خوو بدەنە سەرە و بابەتە وەزەقی بکەنەوە و تەنیا ڕێگەی سەرکەوتنی داهاتووی ئێراندا سەرکەوتنی بزوتنەوەی نەتەوەیی ئێرانە کە خوێندکاریش بەپێی ڕەسالەتێکی کە هەیەی دەبێت دەستپێشخەر و خەرشکێنی ئەم خەباتە بێت. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ناکرێ خوێندکاری کورد بی و نەبینی کە کورد لە چ وەزعێکدا دژی، ناکرێ نەبینی کە ڕۆژانە چیها چالاکی بوارە جۆراوجۆرەکان لە سیاساڵەکانی ڕژیمدا ژیان دەبەنە سەر، ناکرێ نەبینی کە ڕۆژانە کۆڵبەران لەسەر سنوورەکان دەکوژێن و تەنیا جورمیشیان هەوڵدان بۆ دەرهێنانی بژیوی ژیانی ڕۆژانەی خۆیان و ژنە، ناکرێت کێشەی کرێکار و دەستەنجیان نەبینی، ناکرێت زوڵمێکی کە لەسەر ژنان و ڕۆژانە تەحقیر دەکرێن نەبینی. بۆیە ئەمە لە ئەستۆی خوێندکارە کە هەوڵ بۆ هاوخەباتکردنی هەموو ڕێکخراوە مەدەنیەکان بدا بۆ گۆڕانی وەزعی مەوجود و بۆ باشترکردنی وەزعی کۆمەلگا و لە نهایەتدا گۆڕانکاریە زۆر بنەڕەتیەکانی کە دەبێت لە ئێراندا مەعالەن ئەنجام بدرێت. خوێندکارانی کورد
ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگای ئادرسی فەیسبووکی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەێنە دەستمان. لێرەشدا بەم جۆرە دەگەیەنە کۆتایی بەرنامەکە. شەو و ڕۆژێکی شادتان بۆ بە ئاوا دەخوازین و ماڵاوە.